ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بانگاوێکی گرنگ لە ناوچە جێنا کۆکانە ژمار دەکرێت. دانیشتوانی و ناوچانە جگە لەوەی و ڕێکەوتانە بەکارێکی جابی ناو دەبن، خوازیاریشن لە سایە و ڕێکەوتانەدا کار بۆ ئاسایکردنەوەی ڕەوشی کەرکووکیش بکرێت. کەرکووک بەشێکی گرنگ بێ لەم ڕێکەوتنانی کە ئەنجام دراوە و کاری لەسەر بکرێت دوایەوەی کە بە کردەیی هەنگاوی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێ کرد، پێویستە هەنگاوەکردیەکانش لەسەر ساحەی سیاسی لە کەرکووک بۆ دووبارە بنیادنانەوەی ماڵی کوردی لە کەرکووک دەست پێ بکرێ و ئیش لەسەرەوە بکرێت کە کەرکووک بێتەوە بە کەرکووکەکەی جاران و هێزی کوردەکان ڕۆڵی خۆیان بگێڕن. ئەمیش دیارە لە ڕێگەی هێزە سیاسە کوردەکان و بە تایبەتی یەکێتی پارتیەوە بێ. بۆیە ئەم ڕێکەوتنە ئومێد دەکەین هەوێنی پێکەوە ژیان و بەرەو پێشبردننی قەزێک کوردی بێ لە کەرکووک. لەوەتی ئەو کێشە سیاسیە و ململانە سیاسیانەی کە هەیە لەسەر ئاستی کەرکووک و لەسەر ئاستی عێراق و کوردستانیش خاڵی یەکلاکەرەوەی تەنها کەرکووک بووە، بۆیە نەتوانراوە وەکو پێویست کێشەکان چارەسەر بکرێ. بۆیە من هەر لێرەوە وەکو هاوڵاتیەکی شاری کەرکووک داواکەم ئەو خۆشیە و ئەو ڕێکەوتنەی کە بەسەر شارەکانی کوردستانە چەسپاوە لەم ڕۆژانەیە بەسەر کەرکووکیش بچەسپێ و کەرکووکیش لەم دۆخە نەخوازراوە ڕزگار بکرێت، ئەویش لە ڕێگەی ئەوەی کە جارێکی کە ئەنجومەنی پارێزگە دانیشتنەکانی خۆیان بکەن و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا شڕای دەگەیەنێت بوونی دەسەڵاتەکانی جێبەجێکردن و یاسادانانی کارا لە هەرێمی کوردستان دەتوانێت وەڵام دەرەوەی بەشێک لە کێشەکانی ئێستای ناوچە جێنا کۆکانیش بێت. بەدڵنیایەوە حکوومەتی کارە ئەوان لەناو حکوومەتێکە کار بەڕێوەبەرن، ئەوە جۆرێک لە تەفاهم لە بینی پێکاتەکان یان لە بینی پارتە سیاسەکانی کوردستانەوە و بە تەکیدی ژێچیتی و پارتی چونکەژێتی و پارتی دەورێکی گرنگە جێڕن لە ساحەکەی ساحەی کوردستانە و مشاکلانەی کە هەیە لەگەڵ حکوومەتی اتحادیە بەیەکەوە مواجهی گرفتەکان بکەن. هەر ئەو سێلایەنەوە هەموو حیزبەکانی تریش کە من هیوادارم کوردیەک دەنگ بێ لە بەردەمی داواکاریەکانیان لەگەڵ بەغدایە. تەمەن یەکێک لە پرسە گرنگەکانی داواکاریەکانی هەرێم لەگەڵ بەغدایە پرسەی ئەم شوێنە جێناکۆکانەیە کە ئەبێ بە زووترین کات چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە، چونکە ئەوانەی کە ئێستا هەوڵێکی زۆرە دەن بۆ ئەوەی کە ئەم وەزعەوها بمێنێتەوە و مەسلەی تعریبکردن بەردەوام بێ، مەسلەی زەختکردن سەرفەرمانەکان و دەرپەڕاندنی کورد لەم ناوچانە بەردەوام بێ. هیوادارم کە ئەوە بێتە ڕەدعێک بۆ ئەوەی کە ئەم مەنتیقانە پارێزراو بێ بە کوردستانی بمێنێتەوە. ئیمزاکردنی ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان و بە تایبەتیش ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی دەتوانێت دەواازەیەک بەڕووی چارەسەرکردنی کێشەکانی ئێستای کەرکووکدا بکاتەوە و وەڵام دەرەوەی بەشێک لە خواست و داواکاریەکانی شەقامی کەرکووکیش بێت کە بوونی حکوومەتێکی کارا لە هەرێم خزمەت بە ئێستاوایندەی ناوچە جێنا کۆکانیش دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.